بە بۆنەی نۆهەمین ساڵیادی تیرۆرکردنی هەر سێشنە شۆڕژگێڕی کورد لە پاریس ئێمە وەکو ڕێکخراوی ڕەژاک محکوم و شەرمەزاری ئەو کارە دەکەین کە یەکێکی وەکو هەواڵساکی نەجانسز کە یەکەم کەس بووە لە کە شۆڕشی لە پەکەکەدا کردووە و هەر وەکو دەستەی دامەزرێنەری پەکەکە یەکەم ژن بووە لە ناو پەکەکەدا و هەواڵساکینە لەلایەن ڕژێمی تورکەوە لەلایەن داگیرکەری تورکەوە بۆ چەند ساڵێک زیندانی کراوە ئازار و ئەشکەنجەیەکی زۆری بینیوە لە بەرامبەر ئەوەشدا سەری بۆ دژمن دەنەواندووە و ئەوەندە ئازار و ئەشکەنجیشیان داوە چەند ئەندامی جەستەشیان لێ کردوێتەوە بەڵام ئەو هەر سەری بۆ دژمن شۆڕ نەکردووە و سەری بۆ دژمن دانەواندووە لە کۆتایی ئازادکردنیشیا دووبارە دەگەڕێتەوە بۆ چیاکانی کوردستان و بۆ ڕۆژئاوا بۆ لای ڕێبەر ئاپۆ و پەروەردەی ڕێبەر ئاپۆ دەبینێت و دووبارە دەچێتەوە لای هەواڵان پەروەردەی هەواڵان دەبینێت و دواتر لە کۆتاییدا وەکو ئەندامێکی دیبلۆماسی کار دەکات و بۆیە هەر ڕژێمی تورکی فاشست دووبارە کردیانە ئامانج و تیرۆریان کرد. پەیامی من ئەوەیە کە ژنا خۆیان بەڕێخستن بکەن کە بزانن ساکی نەجانسز کەسێکی چەند شۆڕژگێڕ بووە کەسێکی چەند ئازادی خواز بووە بۆ ژنان لە بواری ژناندا زۆر کاری کردووە کە بتوانێ ژنان خۆیان بەڕێخستن بکەن بتوان لەسەر پێی خۆیان بوەستن ئەمانیش چاو لە یەکتری بکەن و ڕێگەی ئازادی ئەو بگرنە بەر. لە هۆڵی خاک لە سلێمانی بەڕێوەڕسمێک بەڕێوە بدەچێت بە پێشکەشکردنی دوو خەڵات بە دوو ژنە چالاکوانی ئەفغانستان و ژنە چالاکانی باکووری کوردستان و هەروە لە ڕۆژی دووشەممەدا کاتژمێر 1 دوای سیمینارێک پێشکەش دەکرێت دەربارەی کۆمەڵکوژی پاریس و لە ڕانیا و لە دوو گوندی ڕانیەش سیمینار و مەراسیم پێشکەش دەکرێت و لە کەلار و هەروەها لە شارەزۆیش کار و چالاکیمان دەبێت. گیانی ساکی نەجانسز ڕێی شۆڕشی ئێمەوە هەروە وەکو ژنێک لە باشووری کوردستانە شۆڕشی ئەوان بەردەوامەکەین و بەرزەی نرخێنین چونکە لەبەرەوەی دەسەڵاتدارانی زلهێز و وڵاتانی زلهێز و سیستەمی داگیرکاری ژنانی ئەم ژنە چالاکوانەیان شەهید کرد لەبەر ئەوەی کە ئەم ژنانە پێشڕەوی شۆڕشی ژن بوون لە تەواوی جیهاندات و وەکو دیارە لە باشووری کوردستانە هەمان سیستەم پەیڕەو دەکرێت کە بە کوشتن و هەڕەشەکردن و فراندنی چالاکوانەکانە کە 9 ساڵ بەر لە ئێستاش هەر بە هەمان سیستەم هەر سێ چالاکوان شەهیدکران.